لفکرنا جوینین جی بیست سروکی اندونیسیا دبیجا جبلی بداوی اینانا شر اوکراینا چه بجارندی لپیشمانینن. ایران دبیجا ایریشا موشکا لسر پارتین کردن اپوزیسیونی ده هریما کردستان عراقی دا روابو. و ترکیا دبیجا و 21 کسین دی گرتنا دست ده ایریشا استانبول ده هبو. سلاو بخير هاتن دمجدية كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن هفتي سبيدا روجا سيشمية سلاوي أصل جبارتان ديبت سەرۆکی ئەندەنوسیا جۆکۆ ویدۆدۆ ڕۆژی سێشەممە کۆبوونەوە لووتکەیەکەی گروپی 20 لە بالی کردەوە و ڕایگەیان هیچ بژاردەیەکی دیکە جگە لە کۆتایی هێنان بە شەڕی رووسیا لە ئۆکرانیادا نییە. سەرۆکی ئەندەنوسیا وتیشی ئەگەر شەڕەکە کۆتایی نێت ئەستەمە جیهان بەرەو پێشەوە بچێت، نابێت جیهان دابشکەین بەسەر بەشەکاندا، نابێت ڕێگە بدەین جیهان بکەوێتە شەڕێکی سادی دیکەوە. ناکۆکی لەسەر شەڕی رووسیا دژی ئۆکرانیا پەرەسەندنی گرژیەکانی نێوان ئەمریکا و چین دەسەلمێنێت کە پاشخانێکی نەخوازراون بۆ سەرکردەکانی جیهان کە لە ئەندەنوسیا بۆ کۆبوونەوەلووتکەیەکەی گروپی 20 وڵاتە ئابووریەکە کە لەوێ بەڕێوە دەچێت کۆبوونەتەوە لە کاتێکدا پاشەکشێ لە ئارادا لە ڕووی ئابووریەوە لە جیهاندا. ده جوینا کاسه دم جمیران دا دوشنبه سروک جو بایدن و سروک چین شی جین پینگ دانوستاندنین کورو جدی کرن لسر تایوان و کوریا باکور ده حولکه دا جبو رگرتنه لتکچونا پیوندین واشنطن و بیجینگی حتا کو نگه آستی شرک سار. هفدمی جداهیان لسر مافن مروان داگیر کرنا اوکراینیا جالی روسیا و پشتگیریا پیشسازیا نافخویی هر دو ریبران سوزن دانوستاندرین پیتر لپاش روز جدان آژانس راگهاندنا چینی دی بیجا ده داخویانیه که ده سروکشی گوت یکو تایوان هیلا سورای یکی و دوید نه درباز کرن ده پیوندی و دانوستاندرین چین و امریکا دا. بالی خوب سروکی امریکی جو بایدن گوت وی خواست سروکشی پشت راست بکه کو سیاست امریکا لهم بر تایوانی کو بدهان سالا پشتگیری داده هم هلوستیا بیجینگی یا یک چینی و هم جی لهم بر ارتش تایوانی نهاتیا گوهارتن وی گو جی پی تی وی به شرکی صار نینو او باور ناکه کو چین شرکی گرم پلان دکه. سەرۆک بایدن و شی جینپینگ سەرۆکی چین هەوڵیاندا ئاستی دابەزینی پەیوەندیەکانی نێوان واشنتن و بەیژینگ بوەستێن و بەرپرسانیان ڕاستبار کە دانوستانە هەڵپەسێدراوەکان لەسەر کارەبەراییە سەرەکیە جیهانیەکان دەست پێ بکەنەوە. بەڵام هەردوو وڵات دانیان بەوەدانا کە ئەو بوارانەی ناکۆکی قوڵیان لەسرە دەتوانن هەوڵەکانیان تیادا چڕ بکەنەوە. بۆ ئەو مەبەستە لە واشنتنەوە هاوکارمان بەڵێن ساڵحمان لەگەڵدایە. بەڵێن ئەم کاتت باش ئەم کاتۆ باش ئاسۆ. بەگشتی چی دەگوترێت لەسەر ئەم کۆبوونەوە لووتکەی نێوان سەرۆک جۆ بایدن و سەرۆکی وڵاتی چین؟ دوای سێ کاتژمێر و نیو لەو کۆبوونەوەی نێوان جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و سەرۆکی چین هەردوو ڕێبەر وەک ئاماژەیان پێکردووە بەرپرسیارەتی هاوبەشیان لە بەرامبەر ڕووداوەکاندا هەیە و ڕایانگەیاندووە هەروەهاش بەرزکردنەوەی ئاستی هاوکاری و هەماهەنگیەکانی نێوانیان. لەسەر ئەو کۆبوونەوەیە سەرۆک بایدن جەختی کردوێتەوە لەوەی هیچ پێویست بە شەڕی سارد ناکە لە نێوان واشنتن و بێژینگدا. دەشڵێت هەردوو وڵات تواناییان هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی جیاوازیەکانی نێوانیان و ڕێگەگرتن لەو جۆرە کێبرچەیانەی وەردەچەرخێن بۆ قەیران. هەرچی سەرۆکی وڵاتی چینە لە لای خۆیەوە جەختی کردوێتەوە لەوەی بەرژەوەندیەکی زۆری هاوبەشەیە لە نێوان هەردوو وڵاتدا. بێژینگ هیچ خواستێکی نییە بۆ هیچ جۆرە ئاڵنگاریەک لەگەڵ ئەمریکادا. بەپێی سەرچاوەکان هەندێک بەرەو پێشچوون لە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتدا هاتوۆتە ئاراوە، بەڵام لە هەمان کاتیشدا پێدەچێت بەشێکی کۆبوونەوەکە بۆ وەبیرهێنانەوەی هێڵە سوورەکانی نێوان هەردوو وڵات بووە وەکو دۆسەی تایوان بۆ نمونە. بەڵێن لەگەڵ هەموو ئەو ناکۆشی و ململانیانەی کە لە نێوان هەردوو وڵاتدا هەیە هیچ خاڵێکی هاوبەشیان هەیە؟
هەردوو سەرۆک هاوڕابوون وەڕێککەوتون لەسەر ئەوەی کە نابێت بە هیچ جۆرێک چەکی ناوچی لە جیهاندا بەکار بهێنرێت و شەڕی ناوچی بکرێت یان تەنانەت ڕەشەی بەکارهێنانی بۆمبی ناوچی بکرێت بە تایبەتیش لە ئۆکراین. و هەردوو ڕێبەرجەختیان کردوتەوە لەوەی دژی بەکارهێنانی ئەو جۆرە چەکەن و دەشڵێن ئەگەر چەکی ناوچی بەکاربهێنرێ ئەوە هیچ لایەکتیایدا سەرکەوتوو نابێت. بەڵام ئاسۆ پێ ناچێت لە دوای کۆبوونەوەکەشیان توانرابێ وڵاتی چین بهێنرێتە ڕیزی ئەو وڵاتانەی بە فەرمی سەرزەنشتی شەڕی سەپێنراوی رووسیا بکە بەسەر ئۆکرایندا. ئەڵبەتە ئەمە لەو ڕوانگەیەوەی دوای کۆبوونەوەکە وەزارەتی دەرەوەی چین لە ڕاگەیەنراوەیەکدا کە ئاژانسی دەنگوباسی ژینوا بڵاوی کردوێتەوە دەڵێت سەرۆکی چین بە نیگەرانیەوە دەڕوانێتە ڕەوشی ئۆکراین و دەشڵێ وڵاتەکەی لەگەڵ دەستپێکردنەوەی دانوستاندنی ئاشتیانەدا لە نێوان رووسیا و ئۆکرایندا. باشە بەڵێن سەرۆک بایدن لەگەڵ هەردوو ڕێبەری ژاپۆن و کۆریای باشووردا کۆبوونەوەی هەبووە. لەو کۆبوونەوانەدا بابەتە گرنگەکان چی بوون؟ لەو کۆبوونەوانەشدا ئاسووە کە زیاتر ڕەهەندی ئاسایشیە بووە بە تایبەتیش لەسەر مەترسیەکانی کۆریای باکوور بۆ سەر جیهان و بۆ ئەو ناوچەیەش بە تایبەتی. ئەوڕەت کۆبوونەوەکە زیاتر بە مەبەستی ڕێکخستنی چۆنێتی وەڵامدانەوەی هەڕەشە و مەترسیەکانی بەرنامە موشەکیە ناوچی و باڵستیچیەکانی پیۆنگیانگە. بێگومان باسیش لە پێگە و هەڵوێستی وڵاتی چینیش کراوە لە ناوچەکانی ئۆقیانوسی ئارام. سەرۆک بایدن لەو کۆبوونەوەیشدا لەگەڵ ئەو هەموو گرفت و ئاڵۆزیانەی ڕوبەڕووی دەبینەوە ینی وەکو دەڵێت بەڵام هاوکاری و ڕێکخستنی کاروبارەکان لە نێوان واشنگتن، تۆکیۆ، سیۆڵدا لە ئێستادا لە هەموو کاتێک باشترە. هەر لەو کۆبوونەوەیشدا سەرۆک بایدن باسی لەوە کردبوو ئەمریکا وڵاتی چین هێڵی پەیوەندی نێوانیان کراوەیە ئەوەیش وەک باسوان کرد بۆ ڕێگەگرتن لە ڕوودانی هەر قەیرانێک. زۆر سپاس بڵێن. سپاس بۆ تۆ ئاسۆ. بەڵێ هەر لە جڤینین کو لە بالی لە کۆمبوونا بلندا کو لە ئەندونوسیا تێکردن لە جڤینا بیست لە بالی ئەندونوسیا سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بە سەرۆکی تورکیا ڕا ڕەجەب طەیب ئەردۆگان جڤیا و دیپلۆمات دەبێژن کو ئەمریکا و هەڤبەندین خوا دخوازن جڤینا جی بیست بەکاربینن ji بۆ بەهێزکردنا هەڤبەندیە لە دژی رووسیا لە شەڕ ئوکرانیادا. جڤینا سەرۆک بایدن بە سەرۆکی تورکیا ڕەجەب طەیب ئەردۆگان ڕا یەک بوجی جیوینین ڕەخەکی کۆمبوونا بلندا بالی بە ڕێبەرین جیهانی را راپۆرتین میدیایە دەبێژن کو سەنگیا وان جیوینان لەسەر شەڕی رووسیایە لە دژی ئوکرانیا ji ber ku ew yek ji serdemên here mezin krîzên aboriya cihanê û derdên mirovanî ku niha em dibînin. Du endamên G2 Tirkiye û Arjentîna Petir ji her welatekî dî ber bi ziyanên giraniya ev sal ketine. û pêşbîniya pêlasor a komariyan ji bo bi destxistina desthilatê di her du encûmenên Kongresê Emerîkî da di hilbijartinên nîvdem de ser negird. Hejmartina dengan nîşan didin ku Demokrat dê di sala 2023 de bi kêmî ve pêncî endam di civata sînatoran de hebin û dê bibe piranî. Komarî jî ji serketina encûmenên nûneran jî nêzik dibin lê hêşta zûya encam bên ragihandin. Raporteka dengê Amerîka pitir ronahiyê dêxa servê mijarê. وێڕای پێشبینەکان بۆ دۆڕاندنی دیموکراتەکان لە هەردوو ئەنجومەنی نوێنەران و سینات کەچی دیموکراتەکان کۆنتڕۆلی ئەنجومەنی سینات دەکەن. سەنەتۆر کاترین کۆرتیز ماستۆ یەکەم خانم و هەروەها یەکەم لاتینیە هەتا ئێستا بۆ ئەنجومەنی سیناتی ئەمریکا هەڵبژێردێت و توانی شکست بە ئادەم لاکسۆڵتی کۆماری و داواکاری گشتی پێشویستانی نیڤادا بهێنێت. بردنەوەکەی مانەوەی بەلای کەم یەک کورسی لە سینات بۆ دیموکراتەکان بۆ کۆتا 2 ساڵی داهاتووی خولی سەرۆکایەتی جۆ بایدن مسۆگەر دەکات. پیرۆزبایی لێ دەکەم ئەی سیناتۆر شومەر دووبارە بوویتەوە بە سەرۆکی زۆرینە. ئێمە ئێستا سنگ دەخەینە سەر ویلایەتی جۆرجیا هەروە سەبارەت بە دۆخی ئێستامان هەست بە باشی دەکەین. من ئەو پەڕی خۆشحاڵم بە ڕێژەی ئەو ژمارەی بەشداریان لە دەنگدانەکەدا کرد. من پێم وایە ئەوە ژواتای ڕنگدانەوەی خەستەتی کاندیدەکانمان دەخاتە ڕوو.
توانە و لێهاتووی کاندید بابەتێکی دووبارەیە لەم هەڵبژاردنەدا بەوەی کە میچ مکۆنڵی کۆماری و سەرۆکی کەمینەی کۆماریەکان پێشتر ڕخنەی لە کاندیدەکانی پارتەکەی خۆی گرتووە و سەنەتۆرانی دیکەش وا دەنگی خۆیان دەخەنە پاڵ دەنگی میچ مکۆنڵ لەو بارەیەوە. توانە و لێهاتووی کاندید گرنگی خۆی هەیە، جۆرە هەستێک بە توندڕەوی هەیە ئەوەی بەڕەوا و ناڕەوا کۆماریەکان پیشانیان داوە. وەک ئەمریکایی دەبێت ئێستا ئەو توندڕەویەت چاک بکەینەوە. جا پێم وایە تەواو ئەوە بوو کە بەدیتان کرد. کاریگەری ئەو کاندیدانەی بە وردی لەلایەن سەرۆکی پێشووی دۆناڵد ترامپەوە هەڵبژێردران سەرکەوتنیان بەدەست نەهێنا، وەک لیان چاوەڕوان دەکرا هێشتا ئەو کاریگەریە لەسەر کۆماریەکان دیارە. من زۆر سەربەرزم بۆی کە ویلایەتی ئەریزۆنا متمانەی پێدام نوێنەرایەتی ویلایەتەکەمان لە ئەنجومەنی سیناتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا بکەم. تەنها ئەنجامی یەک ویلایەت لە کێبڕکەی سیناتدا ماوە و یەکلانە بۆتەوە، ئەویش ویلایەتی جۆرجیایە. جۆرجیا یەکێکە لەو دوو ویلایەتی کە پێویستە کاندیدەکە بەلای کەم لە 150 سەرجەمی دەنگەکان بەدەستبێنێت بۆ ئەوەی براوە بێت. هاوکات لە ئەنجومەنی نوێنەراندا هەردوو پارتی دیموکرات و کۆماری لە یەکەوە نزیکن، بەڵام وا پێدەچێت کۆماریەکان بگەنە 280 کورسی کە پێویستە بۆ مسۆگەرکردنی زۆرینە تێیدا. جا دەرەنجامەکە هەرچی یەک بێت ئێمە لەسەر ڕێڕەوی گەیاندنی وڵاتین بۆ پێگەیەکی باشتر لەوەی لایەنەکەی دیکە بەرەو ڕۆچوونی دەبرد. هاوکاتێوەی ئەنجومەنی سینات یەکلایی بۆتەوە، بەڵام وڵات دەبێت چەند هەفتەیەکی دیکە چاوەڕوان بکات هەتا بزانێت ئایا کێ کۆنتڕۆڵی ئەنجومەنی نوێنەران دەکات. ئەمەش لەو دەمەی کارمەندانی هەڵبژاردن بەردەوامن لە ژماردنی دەنگەکان. بۆ ئارش عەرەبسادی، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. برنامه هفت رنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرا رنگین بمرانه. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕۆژی دووشەمە ڕایگەیان ئەو موشەکانی لە ئێرانەوە ئاراستی بە کووری عێراق هەرێمی کوردستان کراون ڕەوا و شەرعین. بەرپرسانی ناوخۆ ڕایان گەیاندووە ڕۆژی دووشەمە موشەکەکان کە لە ئێرانەوە ئاڕاستەکراون بنکەکانی گروپێکی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانیان لە عێراقی دراوسێ کردوتە ئامانج و بۆ هۆیەوە کەسێک کوژرا و هەش کەسی دیکەش بریندار بوون. ناسر کەرعانی کە وتەبێژی کۆماری ئیسلامیە لە میانی کۆنگرەیەکی ئاسایی خۆیدا قسەی کرد و وتی هێرشەکە دوای ئەوە هات کە حکومەتی عێراق و حکومەتی خۆجێی هەرێمی کوردستان نەیانتوانی ڕێز لە بەڵێنەکانیان بگرن. سامان بەرزنجی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان ڕایگەیاند پێشبینی دەکرێت ژمارەی قوربانیانی بردومانەکەی ئێران بەرز بێتەوە. بە پرسێکی ئەمنی حیزبی دموکراتی کوردی ئێران کە بردومانە موشکی و درۆنەکانی ئێران کردبیان نە ئامانج ڕایگەیاند زیانی گیانیان بەرکەوتووە، بەڵام وردەکاری زیاتری نەخسەڕ و کەنعانی هەروەها ڕخنەی لە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا گر کە لە پاریس چاوی بە چوار خانمی ناڕازی ئێران کەوت. مەسیح عەلی نەژاد یەکێکیان بوو لەگەڵ چالاکوانانی ئەمریکایی ئێرانی لەگەڵ سێ چالاکوانی دیکەی ژن ڕۆژی هەنی لەگەڵ ماکرۆن کۆبوونەوە بۆ تاوتوێکردنی ناڕەزایەتیەکانی ئەم دوایانەی ئێران لەوێ بوون. ده دوشەمەیە کەتیا ئەوروپی و بریتانیا جزا دانین سەر دوو وەزیرên ئیرانی و ژمارەکە ئەفسەرên پۆلیس و لەشکری جواناژی ئەندامên نۆبەدارên شۆڕەشا ئیسلامیە ئیرانیش بەر ڕۆڵێوان دەتوند و تیژیان لە دژی خۆپیشاندانên لە دژی حکومەتێدا لە ئیرانê. پشتیک و وەزیرên دەرvê کەتیا ئەوروپی جزا پەسەند کرین سەرۆکی ڕێبازە دەرڤەیە کەتیا ئەوروپی گوت ئەو ڕێز و حرمەتێ لە وێرەکیا ژینên ئیرانê digirin ku daxwaza mafên xwe yên rewa û seretayî dikin. Ev pêngav dê milk û samanê 29 karbedestên Îranê sir bike û bendkirinê yan bendkirina seferê dane ser wan e. Di navxwan de wezîrê navxwe Ehmed Vehîdî ku êketiya Ewropî dibêje ew berpirsa ji jimareka pêşêliyên li hember mafên mirovan. Êketiya Ewropî dîsan televizyona dewletê Press TV jî kiriya armanca cizeyan ji ber belavekirina pênasînên li jêr zor û zextê ya girtiyan. کۆماری ئیسلامی ئێران زیاد لە 2 مانگە دەیەوێت لە ڕێی هێز و کوشتن و دەستگیرکردن و بەکارهێنانی گولەی ڕاستەقینە و ڕەفاندنەوە کۆتایی بهێنێت بە خۆپیشاندانە ناڕەزاییەکان و سەرکوتیان بکات.
ئێران کچان و خانمانی ئێرانی کردووەتە ئامانج، بەڵام دروشمی ژن ژیان ئازادی و مەرگ بۆ دیکتاتۆر و مەرگ بۆ خامەنایی. ئێران خانمانی ئێران هەر بەردەوامن لە دروشمەکانیان لە بەرامبەربوونەوە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران. بۆ مەبەستا بەڕێوەبەری کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەندامی بەڕێوەبەری ئەنجومەنی پەژاک لە ئەوروپا مەهری ڕزاییمان لەگەڵدایە. ئەم کاتت باش مەهری خانم. بەڵێ سڵاو ڕێزم هەیە بۆ تۆ کاک ئاسۆی بەڕێز، هەروەها سڵاو دەنێرم بۆ گەلی بەرخوردێری ڕۆژهەڵاتی کوردستان و بەتاوەتی گەلی ئێران. سپاس دەکەم فەرموو. هەربژین. ئایا کچان و خانمانی ئێران بوونەتە پێشەنگ و ڕێبەری خۆپیشاندانە سەرتاسەریەکانی ڕۆژهەڵات و ئێران؟ ئایا ئەتوانی پێیان بڵێ ڕێبەری خۆپیشاندانەکانەکەن؟ بەڵێ بە تەواوی ئیتمینانەوە دەتوانم بڵێم ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان و بەتەواوەتی ژنانی ئێران ئێستا ڕەهبەریەتی ئەو شۆڕشە بەدەستە و گردۆوە بە جوانیش بەڕێوەی دەبن، چونکو ئێمە دەزانین وەختی خۆی خومینی هاتە سەرکار ئینقلابی 57 لە تەریقی ژنەوە، ینی لە تەریقی بە کۆیلەکردنی ژن و بە زوڵم و سەختێک لەسەر ژنی کرد بە ناوی دینەوە و هەروەها هەر ئەو ئەهرومەشی بەکارهێنا عەلەیهی کورد کە ناوی دینیشەوە هەر جەهادێکی عەلەیهی کورد دەست پێ کرد. دوو کۆمەڵگای هەرە ئازادی خواز و هەرە فعالی ئێران کە ژن و کورد بوون جمهوری ئیسلامی لەوێ دەستی پێ کرد و چونکو سەرکوت و بە کۆیلەکردنی جامعە لە تەریقی ژن و کوردەوە دەستی پێ کرد، دەبێت ئازادکردنی جامعەی ئێران بە تەواوەتی و بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستانیش هەر لە تەریقی ژن و کوردەوە ئازاد بکرێ. بۆ یەکانێ ئێستا ژن ئەو شعارە ئەلبەتە تەنها شعار نیە، فەلسەفەیەکی ئازادی خوازی تەواوی گەلانی لە پشتە، بەو شعارەوە ڕەهبەریەتی تەواوی شۆڕژەکەیان بەدەست کرد. ئێمە زانین هەر شەهیدەکە ژن بوو، شعارەکە ژن دەستی پێ کرد و ئێستش ڕەهبەرێتی شۆڕشەکە بەدەستی ژنەوە و حتاکانە ئێستا نەک تەنها لە ئێرانە نەک تەنها لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەڵکو لە تەواوی جیهاندا هیچ وەخت شۆڕشێکی بەو جۆرە ئازادی خواز و بەو جۆرە دژی هەموو نەوعە بەردەگیەکان لە جامعەی سەرمایەداریە بەڕاستی نەبووە. ئەمە ئەوەڵین شۆڕشی ژنە دەستی پێکردووە لە جیهاندا و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەستی پێکرد و تەواوی ئێران و تەواوی جیهانی تەنیوەتەوە. من بە شەخسی خۆم پیرۆزباییان پێکەمەوە و ئیتمینانیشم هەیە ئەو شۆڕشە بەسەرکەوتن دەگەێت. بڵێ مەهری خان، کۆماری ئیسلامی ئێران لە ڕێی سەرکوتکردن و کوشتن و ڕەفاندن و زیندانیکردنەوە ئایا دەتوانێت خانمانی کورد و ئێران پەشیمان بکاتەوە لە داواکردنی مافەکانیان و خۆپیشاندانە ناڕەزاییەکان؟ نەخێر ناتوانێت، چونکو خۆی هەروەکو عەرزم کردی لە کۆوە دەستی پێکرد ئەوە چەند هەفتە بەر لەو شۆڕشەکە دەست پێ بکات گەشتی ئەرشەد لە تەواوی خیابانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە زۆر ببوو، چون دیار بوو شۆڕشێک خەریک بوو دەست پێ بکات دژی حەجابی ئیجباری و لە واقعە سندنەوەی لەشی مرۆڤ لە خود مرۆڤەکان. دیار بوو خەڵک خەریک بوو دژی ئەوە هەڵسێ خامنەی هات سخۆنڕانیەکی کرد وتی گەل با بزانێ خەڵک با بزانێ ئێمە سەنگەری ئەوەڵمان ژنە، ینی حەجابی ژنە و خواشمان خوای دەهەی شەسڵە ئیدی ئێمە ئەزانین یانیتی سەنگەری ئەوەڵ ینی ئەوەی کە بە زۆر لەسەر ژن هاتنە سەر حکوومەت، ئێستا ئەوە خەریکە بڕخەوە ئەوە سەنگەری ئەوەڵ ئێمە ئێستا ئەو سەنگەرە ڕووخاوە و خوای دەهەی شەستیش فریای ناکەوێت، چونکو ئێمە زانین خوای دەهەی شەستیانی کوشتن و ئیعدامی هەموو نووسەرەکان و هەموو مرۆڤەکان کە دەنگی ئازادیان بەڕاستی بڵاو ئەکردەوە. ئێستا ئیدی دیجیتال میدیا هەیە و ئێخبار هەیە، تۆ ناتوانانی کەسی ئیعدام کەیت و لە خەفەقانە بیشاریتەوە. بۆ یەکانێ بە نەزەری من ئەو سەرکوتە وەکو هینی لەهات وەکو ئەو زۆرە کە جمهوری ئیسلامی بەسەر گەلی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و ژنا دایسەپێنێ وەکو زۆخاڵە چۆن وەختێ ڕەشە زەختی لێ ئەەکەی دایمەندی ینی ئەڵماسی لێ دێتە دەرەوە، هەرچە جمهوری ئیسلامی زەختەکە ئیتی تازە ئەو زەختە شکاوە جین لە باتڵە شوشەکە هاتووەتە دەرەوە و گەل ئەو ئازادی گەرکە وە ترس شکاوە، ینی خۆی ئەڵێ مەرگی دیکتاتۆرەکان لە وەختێکە مەرگیان دەست پێکا کە ترسی گەل لەوان شکاوە. ئێستا ترسی گەل شکاوە، گەل بە تاواتی لە خیابانەکانن و مەرگی زوڵم و زۆر جمهوری ئیسلامی زۆر بە زودی دەستی پێکردو و تەواویش ئەبێ مەرگی جمهوری ئیسلامی من ناڵم ئەمڕۆ بەیانیا دومانیا سێمانی تر، بەڵام دەستی پێکردو متمەینن ئەم شۆڕشش هەر ئێستا خۆی لێ ڕشە بێسێ هەر سەرکەوتنی بەدەستێنا ئامانجەکانی خۆی بەدەستێناوە متمەینەن بە مەرگی جمهوری ئیسلامیش تەواو بێت.
مەری خان دروشمی ژنجیان ئازادی تەنها لە جوگرافیایەکی سنوورداردا نەمایەوە. ئێسام دروشمە لە جیهاندا بە تەواوی زمانە زیندوەکانی جیهان دەوترێتەوە و بووە بە هێزێکی بەڕەنگاربوونەوەی دیکتاتۆریەت و سەدکوتکردن بە تایبەتی لە ئێراندا. بەڵێ خۆی وایە چونکو وەختی سیستمی کاپیتالیست ینی ئەو کۆپیەکی جمهوری ئیسلامی زەختی خستە زەرژن کۆپیەک و ینی ئیفاکردن و پیادەکردنی زوڵمێکە کە لەسەر لە جامعەی سەرمایه‌داری لەسەری دامەزراوە بۆ یەکانەیە جامعەی سەرمایه‌داری ئەساسەن لەبەر نابەرابەری نەتەوەکان نابەرابەری بینی ژن و پیا دامەزراوە هەر وەختی ئەو شتانە بەرابەر بکرێنەوە حەقی ملەتەکان بە ڕەسمی بناسرێ ئیدی ملەتێکی ژێردەسەمان نەبێ هەر وەختێ نەتەوەیەک نەوعێکی ژێردەسەمان نەبێ ژن نەبێ بە ستیزێنی دەرەجە ئەوەڵ و دەرەجە دوم ئەو وەختە عمری خود سیستمی کاپیتالیستیش تابێ هەروەکو چۆن عمری جمهوری ئیسلامی خەریکە تابێ ئاخرسەر جمهوری ئیسلامی بەشێکە لە سیستمی سەرمایه‌داری و زوڵم و زۆرەکانی سەرمایه‌داری لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە پیادا کرد بۆ یەکانێ بۆ دژی ئەو سیستمە تۆ ئەبێت دسکورسێک دەبێ و ئێمە دسکورسی سیستمی کاپیتالیست کە زوڵم و زۆرە دروست ئەبێ عکسەکەی ئەوە ینی ئازادی لەکوێوە تۆ مرۆڤەکانت بە کۆیلە کردو ئەبێ هەر لەو شوێنەشەوە دەست پێ بکە ینی تەواوی جامعەی سەرمایه‌داری لە جیهانە بە کۆیلەبوونی ژن جامعەی کردو بە کۆیلە بۆ یەکیش دەبێت لە ئازادی ژنە و دەست بکە و ئێستا ئەو شعارە بۆ یەکانێ بەڕاستی لە دڵی هەموو کەسێکە و ئەچەسبێ خۆی وەختی خۆی مارکس وتی ئەگە تەبەقەی کارگەر ئەگە خەڵکی کە کارەکەن بێنە سەر خیابان و ئیعتیساب و تەظاهرات بکەن بەغیرە زنجیرەکانیان هیچ لەدەست نادەن ئێستا شعاری ژنجیان ئازادی ڕێک دسکورسێکە یعنی شتێکە دژی ئەو زوڵم و زۆرە کە لە بەسەر ژنە تی 1000 ساڵ بەسەریانە هاتووە بۆ یەکانێ ئەو شعارە وەکو عەرزم کردی تەنها شعار نییە بەڵکو فەلسفەیەکە دژی سیستمی کاپیتالیست و بە نەزەر من تاکانی ئێستا شەرۆکو ئەو شعارەی مارکس کەوتی تەبەقەی کارگەر هیچ شتێک لە دەست نادا بەغیرە زنجیرەکانی ئێمەش ژن هیچێک لە دەست نادەین بەغیرە دەوەی ئازادی بەدەستبێنین بۆ یەکانێ شعارێکی پڕ پیرۆزە و بەیەکیش زۆر بە ژیان و هەموو بە ژیانی هەموو مرۆڤەکانەوە ڕەبتی هەیە و هەموو کەسێک توانێت لە ژیانی خۆیان بێڵێتەوە. مەهری خان یەک پرسیاری زۆر گرنگ لەلا دروست بوو هەڵبەت سەبارەت بۆی کە ئایا هیچ هێزێکی دەرەکی دەتوانێت وەکو عێراق و وڵاتانی دیکە ئێران ڕزگارکە لە دیکتاتۆریەت یان ئایا هێزێکی چەکداری ئەتوانێت ئەم گۆڕانکاریە دروستکە یانەوە تا هێزێکی مەدەنی ناو شارەکان گۆڕانکاریەکانی ناو ئەو وڵاتە دەتوانن یەکلایی بکەنەوە. خۆی بۆ خۆی هێزی مەدەنی ئەبێ دیکتاتۆرەکان لە بین بێت چونکو زۆرەکە لە کەسی مەدەنیەوە کەسی مەدەنی دەبێ هەڵسێ جمهوری ئیسلامی دەزانێت ئەوە مەرگەکەیەتی خەڵکی مەدەنی خەڵک مامۆستا کارگەر ژن هاتوۆتە سەر خیابان بۆ یەکیش مدام دەیهەوێ زەخت لە هێزە کوردیەکان بکات لە ئەخبارەکەی جەنابتانە هەبوو کە هەر دوێنێ کەمپی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی بۆمباران کردووە چەند هەفتە لەوە پێشهێرشی کردە سەر گەلی بلوچی بەدبەخت لە مزگەوتان نوێژیان نەخوێن لە نوێژ هاتنە دەرەوە تەقەی بەسەریان نەکرد بەڵکو ئەوانیش 2 نەفەر هەڵسن تەقە بکەن و ئەم جارە وەکو چۆن لە دوای ئینقلابی 57 بۆ ئەوەی جیهادێکی دژی کورد دەست پێ کرد خەڵکی فارس و نەتەوەکانی تری خستە پشتەری خۆی جارێکی تر گەرێکی بۆ ئەمە بەکاربێنێ مەسەلەن بڵێ ئەوە شەڕی مسلحانە لە کوردستان هەیە ئەوە خەڵکی بلوچ سلاحی بەدەستەوە ئەمە بکاتە بەهانە و خەڵکی فارس و گەلەکانی تر بخاتە پشت سەری خۆی و بێن گەل سەرکوب بکەن و لە تاریخی سەرکوبکردنی کورد و بلوچیشەوە بتوانێت خەڵکی فارس سەرکوب بکە بەڵام هەم خەڵکی فارس هەم هەموو نەتەوەکانی تر بە مشتێکی ئاسیین و بەڕاستی چاوی جوابی جمهوری ئیسلامیان داوە و ئیدی ئەوە نەچەسبە چونکو شۆڕش بە هێز ناکرێت شۆڕش بە هێزی چەک ناکرێت شۆڕش بە دەنگی گەل ئەکرێت چونکو گەل لەژێر فشارایە بۆیە ئەبێ گەل بێتە خیابان و ئەو شۆڕشش جمهوری ئیسلامی زانێت لەکوێوە لێی دراوە بۆیە ئەیهەوێ هەرچێت تەوجیه و دەلیلە بیهێنێتەوە کە خەڵک بە ئینحرافە بکێشێ یعنی خەڵک تەمومژاوی بکە خەڵک بگەوجێنێ بەڵام خەڵک ئیتتازە بۆ جمهوری ئیسلامی ناگەوجێت چون خەڵک ئەزانێ لەکوێوە جمهوری ئیسلامی توانی دژایەتی بخاتە بین گەلەکان و دیکتاتۆری خۆی بس داسەبێنێ ئێستا ئیدی عکسی ئەوە دەبێت تەسمیم بگرن بۆ گردوویشیانە ئەو مشتە ئاستنینە کە خەڵک داوێ بەسەر جمهوری ئیسلامیە ئیدی بە مەرکی تەواو بێ. بەڵێ سپاس مەهری خان هەڵبەت پرسیارمان زۆر هەبوو پرسیاری زۆر گرنگ بە حەقەت بەڵام کاتەکەمان ئەوەندەیە سپاس بۆ کاتی پێت بەخشین. دەستت خۆش بێ بۆ بەرنامەکەت و هیوادارم سەرکەوتوو بن و جوابی سوالەکانم دابێتەوە هەربژی.
دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. وەزیری ناوخۆی تورکیا ڕۆژی دووشەمە ڕایگەیان پۆلیس تومەتبارێکی دەستگیر کردووە کە پێدەچێت بۆمبەکەی چاند بێت کە لەسەر شەقامێکی قەرەباڵغی پیادەڕۆ لە ئەستەمبول تەقیوەتەوە لە تەقسیم. ئاماژەی بەوەش کرد دۆزینەوە سەرەتایەکان ئاماژە بەو دەکەن کە چەکدارە کوردەکان بەرپرسیارن لە هێرشا کوشندەکە. سلێمان سۆیلۆ وەزیری ناوخۆی تورکیا ناسنامەی تومەتبارەکەی نەخستە ڕوو، بەڵام ڕایگەیان 21 کەسی دیکەش بەسی لێپرسینەوە ڕاگیراون. تەلەڤیزۆنی تورکیا گرتە ڤیدۆیەکانی بڵاو کردەوە کە لەلایەن هێزە ئەمریکانی تورکیاوە بڵاوکراونەتەوە. گوایە دەستگیرکردنی تومەتباری سەرەکی تەقینەوەکەی یەکشەمە پیشان دەدات کە لە شوێنێکدا گوایە خۆی شاردووەتەوە. هەروە پۆلیس لە کاتی گەڕانەکەدا دەستیان بەسەر بڕێکی زۆر پارەی کاش و کەلوپەلی بە بەهادا گرتووە. لەو تەقینەوەیەدا شانی باسە 6 کەس کوژاون و 81 کەسیش بریندار بوون. داویترین پێشهات و داخوایانین حکومەتا تورکیا سەبارە تەقینە ڕۆژە یەکشەمە ئەستەمبولی چنە و گەلۆ جڤینە شەش ئالیین ئۆپۆزیسیۆنی و هەڵوێستێوان لە هەمبەروی کاری تروریستی چییە بمەڕا ڕاستەوخوا پەیامەری دەنگی ئەمریکا لە ئەنقەرە ئەیوب دەمیر ئەیوب دەم باش یعنی حکومەت داویترین داخوایانی نوێ لەسەر تەقینە ڕۆژە یەکشەمە ئەستەمبولی چنە چت بێژن؟ دەخیل يعني تخينا اسطنبول دكارم بيجم كو همو روجا تركيا قلبان سرخه هيجي وصا بردام دكه دو جوینا اوه هبو مزا ششقولی هبو لو دره داجی دیسا اف تقیم به تواهی شرمزاری کرن و دو جویا درکتن جالی حکومت داجی جخواه داخویانی ایکمین جالی سویل باعتو بوداین یک راست راست دوی واردا çektarım Kürt anji PKK nişanda le rastı viyali daji gava tevai emdidin berçav tişti ku derdi kevin peş yani nav raya gıştı da ev şekil hineki dugore yani şekli bu yere ku İstanbul'u hatiye çekirin tekina ku çekirin o da piştiwi bu yerin ku derketine hole ten diyar kirin ku jali gelle kesan vaji ev vek evaka çektarım PKK nine yani viyali da rastı gelek tiştin tarih yani diyar ne bu ne hece hene jali hükümet eder rastı ye resmi da o sahate gotu beşkirin anji hate diyar kirin li Türkiye dikarin bejim ku ev teqin li ser gelek rewşekan ne baş teqsiye ole baş ayıp mı doxaz bizanim yani ve ne ve xanıma ku hati girtin dimidya Türkiye'da de بگشتی لی ترکیه چاتی بحث کردن چون خانمه کنه رنگی کردایا گله خلق گمانی دادن سروا و گوتنا حکومت ترکیه کو او خانم جالی کردا وات بهنارتن جسوریا انا راستی تواهی لسر وی دکارم بیجم کو گله گفتگو هنه yani hem şekli hem şekli çalakiya و yani tişti ku takina ku çekriye hem piştiwi girtina ew kesî bi tevahî li vê derê gelektin rexnekirin. Yani daxuyaniyên wezîrên hundir yê Tirkiye Süleyman Soylu şunda dikarin bêjim ku li ser hem medya cevakî da be hûn jî di nav siyaseta Tirkiye da be rastî hin guman hene şüphe hene. Yani meza şeşkolî jî daxuyaniya ku da rastî vî da tevahî piştî vê teqînê jî rexne anî ziman. Çi bû ev rexne? Dema teqîn çêbû li Tirkiye hemû medya civakî hate rawestandin, têkilî hate qutkirin. Di vê civîna mêza şeşkolî da jî ev wek binpêkirina demokrasiyê an jî astênkirina ragahandinê hate diyar kirin. Ji bo wî jî tevahî em didin berçav li tevahiya Tirkiye da jî xofeka mezin derkete pêş vî alî da dîsa duh li Enqerê gelek kolanê Enqerê da her der hate girtin ji bo ku pakêteka bi guman hebû ser wî ew dikirin lê tişek tê derneket dikarin bêjim ku bandor li her derê Tirkiye da xwe vedaye li Enqerê jî em viya dibînin dalê din da jî hin rêxistinan dîsa îro daxuyanî wan hebû li Enqerê
اف تقینا استانبول به توای شرمزاری کرن بله. یعنی دبیجن کو لازمه کو پیشیا مدیا جواکی نیگرتن وای باش ایوب ام دخوازن جتا بزانم زان حکومت نابجه که او کسی تینگرتن بهروان بهرابتر ناسنامه وان چنه و چی کس نهادی ویدیو دام دبینن دما کو هزن اولکاری وان دگرین گلک جوانا خورتن تینگرتن لجادی و تدی ویدیو نشان دادن بدرستی هرچند سروچاویوان دیار ناکن لی بگشتی لترکیا خلکی دی لایری دی چی بیجن ناسنامه وان دیار دکن کردن نکردن جوکی درینا چی کار کرینا چی کدوه بحثی چلا بتر چلا هات کرن ایرو بحثی بتر جبیستویا کا تیکرن کو هاتنا گرتن جماره که مزنا خلکی تیکرن دوی بیزانین که او خلقنا کینا داخل راست بیجم نه مدیا ترکیه دا دوی واری دا تشتک تی دیار کرن و نجی جعالی حکومت و آنجی رایدارین ترکیه و هیچ تشک نای دیار کرن بس هجمارتین دیار کرن ام بیجن چند کس گرتنه بن چف بحثا وانا دکن لی او دیمنو که هاتم پخش کرن جی مثلا مدیا جواکی یا ترکیه دو مگلک تباهی یکو نزیک حکومت هریزه دجی مشوپاند یعنی بحثا چالاکیا کو یعنی او تاقینا کو هاتیه کرن او کسی کو اف تاقین چیکریه یکسر دخوازن کو به رخصتنه یعنی پارتیا کارکری کردستان و گری بدن لی راستی او بحثا و بیا وقتا کو دکن جی بخوجی هنتشتان باور نین جبو کو پرسه کو دکن والا دمینن دالی دن داجی مثلا او کس تاقین چیکریه یکسر چیه مالا خواه یعنی دبیجن کو یک کسی که کاری کی وها آنجی تیچه کی وها بکه چوا راست دچه مالا خواه آنجی دچه او در یعنی جبوی جی گلک هی پرسن گرین کنه کو برسی به وان بنداین دوی واریدا هی نبیه دوی دکارن بیجن کو مثلا دو هن شیروه جی هبون دو گوتن کو سلیمان سویلو زو دیار کریه یعنی چا بکو تهما یکسر دید کجی کوبانی هاتیه آنجی او بیه یعنی تبایی گلک دوان اوان ده هیا دام یعنی آن ده ام هی ویدیارن کو او تشتی و شارتی بین دیار کرن هفدم ترکیا دی بیجو کو ام دی بیسین کو پکه دست دی تقینا استانبول یا روجا یک شموی ده هیا البت ببورن راستا خو په امر دنګ امریکا ایوب دمیر بمرابو دیسانجی خانم کاتیه گرتن کو دی حکومت ترکیه درات گینه کوی دست هبو دوی تقینی دا او هاتیه هنارتن جالیه کار به دستن کرد ل باکور و رشلات سوریه اگر چی کسی بر پرسیاری خو جیشت دیار نکریه جوی تقینی لی دیسانجی هندک شروع وکرن هنا دی بیجن کو اف سیناریو کا حکومت ترکیه جبو روایی بدکارین خو ل پاش روجی جبو شروع کردن ام نها رودکین دکتر جبار قادر شارزای سیاستین روشلاتا نابینو بتای بدجی سیاستین ترکیه کو نال هولندا راست الهولند راست خب مره دکتر ام کاتد باش ام آیا گرتنی او خان بپیش هموشتیک و تمام کردنی پاککا و کردکان روش آوا وەکو زۆر خەڵک باسییان کردووە لە دوێنێ پێرێ و دەڵێن سیناریۆیە ئەگەر سیناریۆ بە ڕاستە و مەبەستی چییە؟ بەڵێ ئەم کاتە باش کاک داخل ئەوەی ڕاست بێ بە ژمارەی بریندار و کوژراوەکان لێکدانەوە و سیناریۆ هەیە ڕەنگ بێ ئەو چەند دەقەیە کە جەنابتان تەرخانتان کردووە بۆ ئەوەی قسە لەسەرم باسە بکەین تەنها بەشی ئەوە نەکەن کە بەس ناوی بڵێن سیناریۆکان بڵێن چونکە لێرەدا کۆمەڵێ شت تێکەڵ بووە هەڵبەتە هۆکەشی یەک شتە ئەوش ئەوەیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هیچ کەسێ باوەڕی بەوە نییە کە حکوومەتی تورکیا ڕای دەگەێنێ کە میدیای کۆنتڕۆڵکراوی تورکیا ڕای دەگەێنێ کە دادوەری کۆنتڕۆڵکراوی تورکیا ڕای دەگەێنێ لێرەوە ئەدینان لە هەر دەوڵەتێکی ترا ڕوو بدا کە بڵێن فلانە ڕێکخراوە یا فلانە کەس ئەم کارەی کردووە خەڵکەکە بەو شێوەیە دەیگۆزێتەوە بەڵام لە تورکیا لەبەر ئەوەی هەڵوێستێکی پێشوەختە بەرامبەر بە کورد هەیە و هەموو شتێک بە کوردەوە گرێدەدرێت بۆ نمونە باسکردنی کۆبانێ یعنی پێم وایە مەبەستێکی زۆر تایبەتی هەیە لەمەیە کە ماوەیەکی زۆر ئەردۆگان هەڕەشە دەدا کە ئۆپەراسیۆنێک لەوێ بکە و ئێستا لە کۆبوونەوەی بیستە ئەمە لەگەڵ خۆیان ببا بڵێ وا لە کۆمپانیەوە شتێکی وا لە بەرامبەر تورکیا کراوە و ئێمە مافی ئەوەمان هەیە کاردانەوەمان هەبێت
باڵێ دکتۆر جیبار ببوورە حەزەکەم تو باسی سیناریۆکان بکەی بەڵام باسی کۆبوونەوەی G20 کرد کە ئەردۆغان لەسەر لەوێ و لەگەڵ سەر بایدن کۆبووتەوە لەسەر ڕێبەرانی جیهان لەگەڵ میری عەرەبستانی سعودی کۆبووتەوە تۆ بڵێ ئەم شتە ناوخۆیی تورکیا بتوانێت بۆ ڕێبەران یان ڕێبەرانی جیهان قەنەعەتیان پێبێنێ کە کارێکی ناوخۆیی بکەیان بۆ مەبەستێکی ناوخۆی تورکیا ئەم کارە بکاتن یان ئەم بابەتە بین تا ناو توێژەکاندا؟ من ناڵێم مەسەڵەن ئەردۆغان ئەم کارەی کردووە و ئێستا دەیبا بەڵام دەڵێم چۆن تەوزیفی دەکا بۆ ئەوەی لەسەر ئاسی نێودەوڵەتی باس لەوە بکات کە تورکیا هەڕەشەی لێ دەکرێت وا کردەوەی تیرۆریستی لە تورکیا دەکرێت و بۆیە تورکیا مافی ئەوەی هەیە کە ئەو ئۆپەراسیۆن و ئەو سیاسەتانەی کە لە بەرامبەر هەندێک ڕێکخراو یا هەندێک یعنی کورد دەیگرێتە بەر دەبێت پاکانەی بۆ بکرێ بەڵام ئێمە یعنی من بەڕاستی جەنابی شتووە بزانم ئاماژەت بۆ کرد ئەو خانمە ڕوخساری بە هیچ شێوەیەک یعنی بە کورد ناچێ و یەکێک لەو ناوچانەوە بێ کە هەمووی گروپی چەکداری توندڕەوی سەر بە تورکایە و بەسەر هەموو ئەمەیە بتوانێت بپەڕێتەوە و بێت بگات بە ئەستەموڵ بۆ خۆی جێگەی گومانێکی زۆر ئەوە بە تایبەتی ئەو گروپە ڕێکخراوانە لە دوای ئەوەی کە تورکیا ڕایگەیان کە دەیەوێت لەگەڵ ئەستەدا وەکو دەڵێ کەناڵێک بکاتەوە لەگەڵ ئیسرائیلا پەیوەندەکانی زۆر باش بکاتەوە لەگەڵ رووسیا کە هەموو ئەو گروپانە شەڕ لەگەڵ دژی رووسیا دەکەن لە سووریادا ئەمانە هەموویان دەتوانن هۆکارێک بن کە وەکو دەڵێ پەیامێک بدەن بە ئەردۆغان کە ئەمەش ئێمە ئەزمموی زۆر هەیە لە دنیاە کاتێ دەوڵەتێک یا سەرکردەیەک بەم گروپە توندڕەوانە یاری دەکات لە کۆتاییدا بەدەستی خۆیان دەتەقێتەوە وەکو ئەمریکیەکان لەگەڵ مجاهدین لە ئەفغانستان کردیان. باشە پێشبینی دکتۆر جان حەزەکەم بزانم مادەم ئەم باست کرد بیستومە نەک هەر لە جەنابەت لە زۆر کەسا پێشبینی کاری زیاتری توندوتیژیان تەقینەوە لە تورکیا دەکرین. یعنی تا چەندێک پێشبینی شتێکی وا دەکری ئەگەر مەبەست ئەوە بێت کە ئەو کۆمەڵە تیرۆستانە ڕۆژێ لە ڕۆژان لە کۆنتترۆلا دەردەچن. یعنی ئەوەی وەکوتم سیناریۆکان ئەوەندە زۆرە نازانی بۆ نمونە لە کۆبوونەوەی دەوڵەتە تورکیەکان باس لەوە کراوە کە پشتگیری لە گەلی تورکی ئازربایجانی لە ئێران بکەن بۆ نمونە ئەمە هەندێک کەس بۆ گرەی دەدەن ڕنگ بێ ئێران بێ لە پشتی ئەمەوە ئەو نزیک بوونەوە لە ئیسرائیلەوەە چاوەڕوان من پێم وایە هەتاوەکو هەڵبژاردنەکانی ساڵی داهاتوو دێت شتی زۆر لە تورکیا ڕوودەدا و ئەردۆغان هیچ لە بەرامبەری هیچ شتێکە بۆ ئەوەی تەوزیفی بک بۆ سەرکەوتن لە هەڵبژاردنەکەیە ئەوەی پێی لە تورکیا پێی دەڵێن ئەندازەی هەڵبژاردنەکە یعنی وەکو دەڵێ وەکو مهندسێکدا دەنیشن جۆرێک لە ئەندازە دەکەن لە کاتێکدا بڵێن دەستەی سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکان هەموو دەرەکان بڵێ یعنی چاوەڕوانی کردەوەی زیاتر دەکەن. بە یەکی لەو کردەوانە بۆ نمونە ئاگاداری کە پێشماوەیەکە ئاکاپە دەستی کردووە بە تەفگەرێک بۆ ئەوەی کە لە نێزی کوردەکان بێ بەتایبەت نێزیکی هەدەپە بێ بۆ هەوڵێک بۆ ئەوەی ڕازیکردنی کوردەکان لەگەڵ خۆیان بن لەگەڵ ئێمە بۆ بابەتی ئەوەی کا پێشنیازی گۆڕینی یاسایان پێدرێن ماگازاگۆنی لە تورکیا بکات تا چەندێک ئەم هەوڵانە ئەم کارە تیرۆریستانە کاریگەری ئەکا لەسەر ئەو پەیوەندیانەوە لەسەر ئەو نزیک بوونەوەیە. بە دووری نازانم گروپەت هیچ نەبێ گروپە توندڕەوەکان و ڕنگ بێ ئیستیخباراتی تورکی بە شێوەیەک لە شێوەکان دەستی تێدا هەبێ هەوڵێکی وایان دابێ خەڵکێک بنێرن و پێیانیش بڵێن بە ناوی کوردەوە ئەگەر گیراشن بڵێن ئێمە ناوی کووردە هەوڵێک بێ بۆ ئەوەی ئەو جۆرە دیالۆگەی لە نێوان ئاکەپە و لە نێوان هەدەفەیە هەیە تێک بگرێت و بەتایبەتی ئەوەی دەوڵەتی قوڵی پێ دەڵێن یا بەتایبەتی ناسیۆنالیستە توندڕەوەکانی تورک هەوڵ بدەن هەموو ڕێگە بگرن لە هەر دیالۆگێکە لە نێوان ئاکەپە لە نێوان ئەردۆغان و لە نێوان هەدەپەیە بەم شێوەیە جۆرێک لە دیالۆگ لەگەڵ کووردا لە ڕێگەی هەدەپەوە هیچ بە دوور نازانرێکە یەکە لە سیناریۆکانش بەڕاستی کەوتم ناتوانین هەمویان باز بکەین ئەوە بوو. بەڵێ یعنی مەبەست ئەوەیە و هیوات نییە لەوەی کە
AKP نزیکی کوردەکان بێ یان نزیکی هەدەبێ بۆ ئەوەی هەرچۆنێک بێ شێوەیەک لە ئاشتی یا بێ ئارامiyek لە ناوچەکەدا جی بگرێ لە جیاتی ئەوەی کوشتن و کوشتنکاریە کە دەبێت لە هەرێمدا. یعنی ئەوان لەوە تێگەیشتونە بە تایبەتی هەدەپە باس لەوە دەکا کە ئێستا دەتوانن 15% دەنگەکان بێنن هەڵبەتە ئەگەر هەتاوەکو ئەو کاتە هەدەپە قەدەغە نەکرێت و کۆمەڵێ زۆر لە پەرلەمانتارەکانی تری مافی ئەوەی حەسانەیان لێ وەرنەگیرێتەوە لەبەر ئەوە ئەردۆگان زۆر بەجددی ئەو ڕاستیە دەزانێت کە بەبێ پشتگیری هەدە بەپێ پشتگیری کورد بەبێ ئەوەی هەندێ هیوا بە کورد بدە ناتوانێت لە هەڵبژاردنەکانە بە شێوەیەکی وا سەرکەوێت کە بەسەر ئەو ئۆپۆزیسیۆنەی کە ئێستا لەو 6 حزبەیە کوب. باڵێ دکتۆر جەبار قادر شارەزای سیاسەتی ڕۆژهەڵاتە ناوین و تایبەتی سیاسەتی تورکیا ژۆڵەندا بمەڕا وەزگەڵکی سوپاسیاتت کەم. چوار مامۆستایی بەشی کوردی زانکۆکان پەرتووکێکیان بە ناوی کوردیزان ئامادە کردووە بۆ خوێندنی قوتابخانە و پرۆگرامی بەکەلۆریۆس و خوێندنی باڵا و خولی تایبەتەکان. ئەم پەرتووکە لەلایەن دامەزراوەی میزۆپۆتامیا چاپکراوە و بەرنامەی ناساندنی لە دیاربەکر بۆ سازکرا. چار مامۆستایên Kurd ji bo hînkirina zimanê Kurdî bi zaravayê kurmancî pirtûkek amade kirin bi navê Kurdîzan û ev pirtûk ji aliyê Wexxa Mezopotamyayê li Amedê hate çapkirin. Li ser vê pirtûkê jî bernama danasînê li dar ket li Qesra Zerzevanê. Serokê Wexfê Selîm Ölçer axaftina xêrhatinê kir. Wexfa me zanîngehê avane kir ama bi ew kêra bi şixulandina wî li ekserî li ser ziman û li ser tiştê akademîkin vî Kurdîzanê jî li ser vî ewkê ava bû. Hêjayê gotinê ku Kurdîzan ji aliyê çar mamosteyên Kurd Tahîr Aydin, Abdurrahman Adax, Zülküf Ergin û Mîkaîl Bülbül hatiye amade kirin. Ev pirtûk wek pirtûkeke ziman, pirtûkeke perwerdeya ziman yên dinyayê yên cîhanê wek yên îngilîzî ku mesela yek ji wan ku hedweye di wan da çi heye me heman tiştan divê pirtûkê de bi cih anî ji bo perwerdeya ziman. Ev pirtûk setek e yani ji asta destpêkê asta navîn û asta bilind ev asta destpêk e. Ev pirtûk ji bo perwerdehiya dibistanê bernameyên lîsansa bilind, kursên taybet û xebatên takekesî hatiye plan kirin. Xebat bo asta destpêkê ji du pirtûkan pêk tê. Yek jî pirtûka dersê, ya din jî pirtûka xebatê ye. Pirtûka dersê jî ser hînkirina temayên cûr bi cûr û mijarên rêzmanî radiweste. Li Kurdîzanê de ji bo birêxistin û hêsankirina hînkariyê pergala unîte û dersan hatiye bikaranîn. Pirtûk ji du unîteyan û her unîte ji 14 dersan pêk tê. Bi tevahî 28 ders li Kurdîzanê de hene. Mîkaîl Bülbül yek ji amadekarên pirtûkê û di ber da jî rêveberê Wexfa Mezopotamyayê. Kurdîzan beşa kurmancî ji bo kesek ku piçekê Kurdî dizanin Kurdî dikarin biaxivin hatiye amade kirin. Bi milyona Kurd hene mewsa em fikirîn. Bi milyona Kurd hene ku zimanê xwe baş nizanin, nikarin baş bixwînin, nikarin baş binivîsin. Pêşî me got ji bo Kurda me tiştekî amade bikin, ne ji bo biyaniya ji ber ku ê ji bo biyaniya cuda ne û kitêb. Me çawa kir, me dest pê kir salek zêde em xebitîn û wek sertekê me got me amade bikin, 6 kitap. Ev du kitabê ewilî me asla destpêkê me çap kir. Pirtûka Kurdîzan li ser platformên onlinê jî ji bo îfirotinê hatiye belavkirin. Xecîcan Farxîn, Deng Amerîka, Amed. چەندین ماڵوارین کەڤنار و دیرۆکیین مووسڵی هاتنە کاڤڵکردن بە دەستی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش و ji ber giringiya wan ya keltûrî û dîrokî rêxistiyana tevînêgirtî UNESCO dezdaya nû vekirin yan nû avakirina wan li gora pîvanên zanistî li demê karî li yek wan malan ka wa Umer Peyamberî dengê Amerîka kameraya Kurd Connection biriye werî. Mala ziyade dikevîte mosılakevin êk ji ewan xanûya ye niha rêxirawa UNESCO nîjent ketin ji ber ku ketiye çarçovê xanûyên şînwarî da. Mala ziyade li çerxê hejdê hatiye avakirin bi destên hostayên Mesîhî nexş û dîzaynên balkêş lêkirbûn. Zêdebarî xanû ji 3 qatan pêk hatiye û 3 serdaba. Divê mezelêda li sala 1957 esatime dunyayê li meha Remezanê bû, 15 meha Nîsanê bû
زاروکینیا من و چۆنا من یا قوتابخانە و گشت یادگاریین من دەوێ ژۆرێدا بوون. معن ئەحمەد ئێک خودیên xanoyek û babê bapîrê wî ev mala ava kirbû. Meعنî gelek yadgarî û bîrhatin li vî xanoy hebûn. Lê şerê Daeş da hat bû gavilkirin. ئەم سوپاسیا بڕێوەبەریا شوێنەواری نینەوە حکوومەتی دەکەین کو ڕابووینە بنوژەنکردنا خانووی مە. ئەس دڵخۆشم نەش بەروێ چەندی کومالە باپیری منە نەخێر ئەس دڵخۆشم چکو ئەف خانووین وەسەد هێنە نوژەنکردن وەکا خانوویە توتنچی و مەلاح داکو مێژووە باژێری دیار بکن. کار li ser wê çendê têtekirin ku ev xanoya wekû berê vegerîtin û zêdebarî 75 sedê parçên mermerê Mosilî yê vî xanoy kom kirîne û bi destên kesanên şeraza kar tête kirin. نۆکەکار لەسەر vî خانî têtekirin da ku weka berê vegerînin. Xelek hemû dizanin karê nûjenkirinê li ser xanûyên wesa mebest ne ew bi şêwazekî nû bête avakirin nexêr. Merem ew demê geştyar paşa rojê qesta van ciha dikin hest bikin cihekî şûnewaraye bi rêka ewan parçên nûke em li ser kar dikeyin. Heta nûke li Mosil'a kevin 4 xanû ji layê Rêkxirawa UNESCO ve hatîne nîjenkirin ku xanoyên şînwarî ne. Niha xanoyê bapîrê Meعنî jî ketiye nava vê planê da. Kawa Emer Dengê Emerîka Mosil. باران منداڵێکی خواردەمەند 12 ساڵە و خەڵکی شاری قامیشلۆیە بەهۆی خراپی دۆخی ئابووریەوە باران هەموو بەیانیەک لەبری ئەوەی بچێتە قوتابخانە دەچێتە سەر کارەکەی لە کاتێکدا لە سایە 20 منداڵانی ناوچە کوردنشینەکانی سووریا وەک باران بەهۆی خراپی باری ئابووری و هەڕەشەی جەنگەوە هەمان دۆخیان هەیە. پێیان لێرمانزانە عومەر ئەم راپۆرتەی بۆ ناردوین. باران عەبدوڕەحیم زارۆکێکی بچووکە تەمەنیوی 12 ساڵ دەرباس نەکردیە. باران لەگەل کارسازێ پێشەسازیە بەرێخوا بە دەستپێکا ڕۆژێ ددە کار دەوسا گۆ ئەو بچێت دبستانێ. باوێ باران عەبدوڕەحیم گۆ نەخواست لە پێش کەمیرێ بەئاخڤە گوت ڕەوشە ئابووری پرئالۆزە ئارمانجا من ji şandina baran ji bo kar ew e got hînî pêşeyekê bibe got di pêşerojê de jê sûdê werbigire. Ev jî devera pêşesaziya Qamişloye bi sedan zarok weke baran lê kar dikin. İvan Saîd xwediyê kargeha gobaran lê kar dike ew dibêje gelek malbat zarokên xwe dişînin kar. مستقبليني خوندني تني رابو قو زيبينم جمتا صناعة مو قونا مشكلة يمرقو يعني قو لاو بتشوشك مو قونا مشكلة برا بتشوشك بيجي بالعكس شيتره شبوش خرب عالم الصناعات وبابينا يعني اخويا وضع يوناني مادي نزيدية يلا ياخذ يخ صناعات كده لالیه کدین تفی گو پرانیا مالبات زاروکین کارکر ناخوازن درباره وی مجاری ده بآخرین انور صادق کارسازکی جامعه دبیجه دما زاروکین وی د پرورده خود نسر کفتی بن کار جوان ره باشتره. ودینک جه گوک شاطر بالدوام تكل مدرسه خو گوگل کی شاطر بالدوام خود ک نظامی هنگ جه نشاطر بداکم شغل کی صنعت کی کار کی بکن چیتگل شارعی مینن لگوری آلیین فرمی ین ریوبریا خسر ریجه زاروکین کارکر گودف جخوندنی بردانه در دورا 20 جسدیه اف سرجمار لسر آستا هریما جزیره. هفسروک دستیا پرورده و فیرکرین لهریما جزیره مصطفى فرحان دبیجه. سیستما پرورده پابندگو دو قناغین سرطایی و ناوین ده لی او نکارن بزوره لسر جواک فرز بکن. گزاروکین خواه نشینن کار. لی روشا گو امتیر درباز دبن بتایبت روشا عبوری روشا سیاسی روشا امنی او حالی امکاری بنضبط بکن و امفان خواندکارا يعني وان زاروكان جي كار درخيلون بينن دبستان هذا او هيك زحمتي باش هنا هجايه ببیرخستنه گوری و بریا خسر یا با کرو جلاتی سوریه دسیه حزیرانا وی سالی ده یاسایا مافی زاروکان پسند کر. هاتیه دست نشان کرن گو دوی زاروک دجیر 12 سالی ده کار نکن. توی گو خستکا پرانیا مالبات زاروکین کار کر او گو زاروکین وان جدبستان خواه دور نکوید. لروش آلو زیا وی هریمه لسر درجاهی آشر نافخویی مالبات نچار دکن گو زاروکین خواه ریکن کار دو ساده بستانه. باران هویاوی اوه گو روژه روش باشتر ببه و جارکدن وگره سر ماسا دبستانه دوسا گو دوی کارگه ده کار بکه. زانا عمر دنگ امریکا قامشلو. او درد زاروه لقلق جهين دنياي لي ايروك وزارويك للجهه كي دنياي ورا دنياي جدايق ببا زاروي جماره 8 مليار ي
سر هجميريا جهاني حتى برنامج صبيا كورت كونكشن هر شاد وبختور بنو خدا حافظ هر شاد